بەناوی خوای گەورە بینەرانی بەرنامەی ئارێزە سڵاوی خوای گەورەتان لێبێت لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتان نادەینەوە خزمەتتان دیارە ئەڵلقەی ئەم جاری بەرنمەکەمان باز لە بابەتی ئاشتی ناو خێزان و کاریگەری ئاین لە بەردەوامی و بەردەوامی ئاشتی لە ناو خێزاندا ئایا پابندبوون بە دینەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئاسوودەی و ئارامی لە ناو خێزاندا. وەک دەزانین ئاشتی و ئاسوودەیی لە خێزاندا یەکێکە لە پێویستیە گرنگیەکان و بۆ ژیانی هاوسەری و خۆی پەروەردگار یەکێ لە مەبەستەکان لە پێکهێنانی ژیانی هاوسەرەیە کە باسی ئەکات ئەوەیە کە خێزان بەیەکەوە ئاسوودە و ئارام بن ئەم دوو هاوسەرە بەیەکەوە ئاسوودەییان دەستکەوێ و ئارامیان دەستکەوێ وەکو خۆی پەروەردگار لە سوورەتی ڕوومدا باسی دەکات کە دەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. زۆر جار باسی ئەم ئاەتاکەین لە پرۆسی هاوسەرگیریە کە خۆی پەروەردگار چەند بەڕوونی باسیەکات بەڵام زیاتر ئەمانەوەی خەڵوێستە لەسەر ئەو خاڵی لی تەسکونوە بکەین کە بریتە لە سکونایی و ئارامی و ئاسوودەبوون. خێزان بۆ حەوانەوەی هەر یەک لەم دوو هاوسەرەیە کاتی ئەگەڕێنەوە بۆ لای یەکتر بۆی هەردووکیان جۆرە لە حەوانەوە و ئاسوودەی و ئارامیان دەستکەوێت. ئەمە یەکێکە لە هەدەفەکان لە گرنگترین هەدەفەکان کە خۆی پەروەردگار باسیەکات ئەوەیە کە ئەمە دەستکەوێت لە خێزانە چۆن وا بکەین لە ژیانی هاوسەریە ئەم ئاسوودەی ئارامیە بەردەوام بێت و خێزان باخێک بێ بۆ حەوانەوە بۆ هەردوو هاوسەران. ئەمە دیارە پرۆسەیەکی هاوبەشە هەردوو هاوسەرەکە پێویستە تایە هاوبەش بن لە دروستکردنی ئەم ئاسوودەی و ئارامیە و ئاینی پیرۆزی ئیسلامیش زۆر جەخت لەوە دەکاتەوە کە ئاسوودەی و ئارامی لە خێزاندا بەردەوام بێت. لە ئەڵلقەی ئەم جاری بەرنمەکەماندا میوانداری زۆر بەڕێز مامۆستا شاخەوان مامۆستای ئاینی و خاوەنی بڕوانامەی ماستەر لە فەرموودە و لە زانستی فەرموودەدا بەخێربێ مامۆستا سەرچاومان. ئەمانوێت لە ئەڵلقەی ئەم جارە لە خزمەت جەناب تا لەگەڵ هاوکارم ئاوانخان ئەوە ڕوون بکەینەوە بۆ بینەرانی بەرنمەکەمان ئایا ئاسوودەیی خێزان لە ئاینا چۆن سەیرێکرێەوە تا چەندە گرنگە و ئاین چۆن هاندەرە بۆ بەردەوامی ئاسوودەی و ئارامی لە ناو خێزان و ئاشتی لە ناو خێزاندا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وآله ومن والاه. سپاسی وشکم خوای تعالی هر دکتور محفوظ کات و برزانشکا امان بین دیارە ئێمە گەر تەماشای ئەو ئاەتانی قورئان کەین کە باسی هاوسەرگیریە کات باسی ئەوە کە خوای پەروەردگار جەل جەلاله ئینسانەکانی لە نێر و مێ دروست کردووە ژیانی هاوسەرگیری بۆ داناون بۆ پێغەمبەران و هەروەها مسلمانانیش کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرموویەتی هاوسەرگیری لە سونەتی منە. ئەو ئاەتانە پێغەمبەری خوا بینین صلی الله علیه و آله وسلم بە کردداری بە عەمەلی جێبەجێی کردووە لە ژیانی خۆیدا. واتە ئەو ئاەتانەی کە ئەو ئاەتی جەنابەت خوێنتەوە لتەسکونوا ئیلەیها وجعل بینکم مەودەة وەڕەحمە ئەو مەودەیە ئەو ڕەحمەتەکە لەلایەن مێردەوەی بۆ خێزانەکەی و بە عەکسیشەوە پیا و کاتێک ئەچێتە ماڵ ئاسوودە ئەبێت لە دەرەوە تووشی ناڕەحەتێ بێت تووشی ناخۆشیە بێت ئەچێتە ماڵ و ئاسوودەیەک بە بەلاشەیە دێ ئاسوودەیەک بە ڕۆحیا دێ هەست بە ئاسوودەیەکەکە لە پەنای خێزانیدا لە ماڵ و منداڵی خۆیدا. بۆیە ئێمە بینین ئەو ئاسوودەیە کە خوای پەروەردگار باسی کردووە جەل جەلاله و پێغەمبەری خوا بە عەمەلی جێبەجێ کردووە لە ژیانی خۆیدا و پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بۆ ئێمەی بەیان کردووە کە ژیانی هاوسەرگیری لەگەڵ ئەوەشدا ژیانێکە پڕکێشەیە ژیانێکە پڕ ناڕەحەتیە ژیانێکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بۆ خۆی ناڕەحەتی چەشتووە ژیانی هاوسەرگیری هەروایە نەک ژیانی هاوسەرگیری جاری وایە دوو خوشک پێکەوە لە ماڵێکدا بن تووشی ناڕەحەتیە بن دوو برا بە هەمان شێوە باوک و کوڕێک باوک و دایکێک کچی و کوڕێک لە ماڵێکدا بن تووشی ناڕەحەتیە بن. بۆیە هاوسەرگیریش خاڵی نییە لە ناڕەحەتی و لە ناخۆشی. بەڵام ئایا ئەو ئیسلامی کە بۆ ئێمە هاتووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام سەرمەشقی بووە ئەو ئاینەی کە خوای پەروەردگار دایبەزاندووە بۆ پێغەمبەران ئایا ئەو ئاینە ئەو ئیسلامە چەندە تەئسیری هەیە لەسەر ئەوەی کە ئاشتی لە ماڵەکانماندا وەکو گوڵۆپێک بێ بەردەوام نەکوژێتەوە ئاشتی لە ماڵەکانماندا ڕنگ بداتەوە. کاتێک تەماشای ئاینەکەین بە تایبەتی تەماشای ئاینی پیرۆزی ئیسلامەکەین پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەبینین نمونەیەکی زۆر گەورە بۆ لە ئاشتی بۆ ماڵ و منداڵەکەی خۆی بۆ چونکە پێغەمبەری خوا ئەتوانین بڵین خوای پەروەردگار کە ناردوویەتی بۆ شەرحکردنی دین ناردوویەتی واتە بۆیە ناردوویەتی بە عەمەلی دین بە خەڵک بڵێ عەمەلی دین چۆنە عەمەلیەی جێبەجێکردنی فەرمانەکانی خوای پەروەردگار چۆنە. بۆیە پێغەمبەری خوا بینین صلی الله علیه وسلم لەگەڵ ئەوەشدا کێشەی بۆ لە ماڵەکانیدا
بەردەوام هەستی کردووە ویستوێتی ئاسوودەی خۆشگوزەرانی خۆشەویستی حوب لە ماڵەکەی خۆیدا بڵاو کاتەوە تەماشاکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک دوو خێزانی کێشە دروستە بێت لەسەر قاپلەمەیە قاپلەمە کاشکێ لە نێوانیاندا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکسەر ئاشتی ژێڕەتەوە بۆ ماڵەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەبینی ئەمە تەڵبیقکردنی دین بووە تەڵبیقکردنی ئیسلام بووە لە نێوان لە ماڵ و منداڵەکەی خۆیدا ئەبینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوو خێزانی لە کاتی چێشتکردنا مەسەلەن خێزانێکی فەرمێ بە خێزانەکەی ترێ فەرمێ ئەم چێشتم لێ ناوە ئەی خۆی باشە نای خۆی کەم بەدەم و چاوتە لە صەحیح بوخاریدا هاتووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دیارە خێزانەکەی تری نایخوا عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەست ئەکا بە چێشتەکەیەوە ئەهێنێ بەدەم و چاویدا لەبەرەوە ئەو عادز نەبێ ئاشتی بگەڕێتەوە بە ماڵەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەویشە فەرمێ بە هەمان شێوە تۆش دەست بکە بە چێشتەکە بهێنە بەدەم و چاوێ بۆی هەردووکتان وەکو یەک وابن دوایی کە ئیمامی عومەر دێ لە دەرەوە بانگەکە یا عەبدەڵڵا یا عەبدەڵڵا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات دەی هەردووکان ڕاکەن زوو دەم چاوتان بشۆن وەرنەوە ئەمە ئەبینی جێبەجێکردنی ئیسلامە بۆ ئاشتی لە ناو ماڵ و منداڵی خۆیدا بۆ زیاتر بەرپاکردنی خۆشەویستی چونکە هەر ماڵێک خۆشەویستی تیانە بێ ئاشتی ڕووناکە لەو ماڵە بەڕاستی بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەبینی نمونەیەکی زۆر بەرز بووە یعنی نمونەیەکی زۆر بەرز بووە لەوەی کە ئاشتی لە نێو خۆشگوزەرانی تەماشاکە ئیمامی ئەبوبەکر کاتێک وفاتەکە ئاخر وەسیەتی ئیمامی ئەبوبەکر ئەوە بوو فەرمووی کە مردم با خێزانەکەم بمشوە ئەمە ئەگەر ئاشتیەک لە ماڵەکەیدا نەبوو بێ خۆشگوزەرانێک لە ماڵەکەیدا نەبوو بێ لە کاتی سەرمەرگدا ئەم وەسیەتە ناکە کە نەزریشێکە لە کۆتاییدا ئەفەرمی ئەگەر مردم خێزانەکەم بمشوا و سوێنی شێدەم بەخوا بێ ڕۆژۆکەی بشکێنێت چونکە لە کاتی شۆردن ماهیلاکە بێت با خێزانم هیلاک نەبێ ئەمە بەڕاستی تەطبیقکردنێکە زۆر عەجیبە ینی لە تاریخی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم مامۆستای بەڕێز یعنی بە قسەکانی جەناب تا دەرئەکەوێت کە ئێمە ئەگەر تێبینی ئەوە بکەین لە قسەکانی بەڕێز توش و خاتوقان خێریشە ئەومان بۆ دەرەکەوێت کە بەڕاستی دین فاکتەرێکی زۆر گەورە و گرانبەهایە بۆ ئەوەی کە بتوانی ئاشتی ناو خێزانی پێ بەرقرار بکەیت چونکە ئەگەر ئێمە دوجار بە نمونەیەکی واقعی بێنینەوە کاتێک کە ئەگەر مەسەلەی پرۆسی هاوسەرگیری کە عقدێکی چۆنەڵی ڕێضائیە یعنی بە ڕەزامەندی ژن و کوڕ و کچێک یا ژن و پیاوێک دێتە ئاراوە لەم حاڵەتە ئەم عقدە بەڕاستی یعنی کۆمەڵی ئاساری تری لەکەێتەوە کەوی ژیانی هاوسەرگیریە و بوونی منداڵە و ئەمە ئەوەیە بەڵام تێبینی ئەوە بکەین کە ئەم ژیانی هاوسەرگیریە ئەگەر ئێمە بە نمونێ شەمەندەفەرێک بێنینە بەرچاوی خۆمان کە لەم شەمەنەفەرە چەندین فارکۆنی هیوا و ئاوات و خواست و شتی تایە بۆ ژیان بەڵام لە هەمووی گرنگتر بریتە لەو سکەی کە شەمەنەفەرەکەی پێ ئەڕوا ئەویش بریتە لە چی ئەگەر ئێمە تەشبیهی کەین بە ئەو سکە ئاسنینە بریتی بێ لە دین لە ناو خێزانەکاندا کەواتە بۆ ئەوەی زیاتر ژیان بەردەوام بێ ژیانی هاوسەرەتی ئاشتی تیا بەرقرار بێ پێویستەکە زیاتر حاڵەتە دینداریەکە لە ناویدا ڕنگ بداتەوە بۆ چونکە خۆ ئەگەر ئێمە سەیری ئەوە بکەین یعنی حاڵەتی دینداری یعنی حاڵەتێکە هەستێکە کە لە ناخی ئینسانە هەیە کۆمەڵێک شتی شت بە مرۆڤ ئەبەخشێ کۆمەڵ شت بە مرۆڤ ئەبەخشێ یەکێک لەوانە کە بەڕاستی ئەو حاڵەتەیە کە ئینسان ئیمانی بەخوا هەبوو هەوڵ ئەدا هەمیشە ئەوەی کە خوای پەروەردگار داوای لێ کردووە وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە وەصفیدا کە کاتێ یەکی لە خێزانەکان لە وەصفی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەصفی ئەکات ئەفەرمێ کانە خولوقه قورئان ئەخلاق و ڕەوشتی بریتە لە قورئان کەواتە کەسی دیندار مەرج نییە مەسەلە ئەو کەسە بەس بە ناو مەسەلە کەسێکی دین یعنی کەسێک بێ مسلمان بێ بە جلوبەرگیە یا بە پۆشاکیە یا بە بەڵکو ئەبێ ئەخلاقی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم کە وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد کە چۆن مەسەلە ئەبینی لەگەڵ خێزانەکان لەگەڵ دەوروبەریە چی کردو تاوەکو ئاشتی ناوماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە بەردەوامی و کە هەتا دنیای بە
باز لەو ئاشتەی نێوماڵی پێغەمبەری خوا کرێ سەڵام سەلەم حاڵەتێک هەیە ئەویش ئەوەیە کە یعنی جاری وا هەیە دینداری لە مرۆڤ لە مرۆڤەکە یعنی لە حاڵەتە نەزەریەکە کە یعنی لە حاڵەتە مادیەکەی ئینسان کە بریتیە لەم جەستە و لاشە و عەقڵ و فکرەی یعنی عقل و فکر لە سجنێکەوە بگوێزێتەوە بۆ مەسەلەی غەیبیات و فەزای غەیبیات کە کاتێ مرۆڤێک زانی خوای پەروەردگار ڕەقیبە بەسەریەوە چاودێرە بەسەریەوە هەمیشە خۆی پارێزە لەو شتانی کە خوا بە حرام دایناوە کە خوا قەدەغەی لێ کردووە هەمیشە حەزەکە شتێ بکە کە خوا جێ ڕەزامەندی خوا بێ لە ناو خێزانیشدا خوای پەروەردگار و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەواوی هەموو ئەرک و مافی نێوان ئەندامانی خێزان بە ژن و پیا و مناڵەوە دیاری کردووە یعنی بۆیە کە کاتێ تۆ ئەو هەستە دینداریت تیا بوو ئەگەر هاوسەریشت لەلایەن نەبێت هەمیشە هەست بە بەرپرسیارەتێکەکەی بەرامبەر بە هاوسەرت کە ئەزانی بەرپرسیارەتێکی ماڵ و منداڵ و خێزانت لە ئەستۆدایە هەمیشە خیانەتی لێ ناکەی هەمیشە ڕازگۆ ئەبی لەگەڵیا هەمیشە مناڵەکانت بە پەروەردەیەک پەروەردە ئەەکەی کە جێ ڕەزامەندی خوای پەروەردگار بێ بۆیە ئەم هەست و شعورە ئەم میژدا ئەم حاڵەتەوا لە مرۆڤەکە کە بەقوت بێ بەرامبەر حاڵەتێکی تر ئەوەیە کە مەسلەی دینداری مرۆڤ بەڕاستی حاڵەتێکە بۆ بەهێزکردنی ویژدان یعنی ئەو هەستەیە کە پەیوەندی نێوان خالق و پەیوەندی نێوان مەخلوق و خالق زیاتر بتەوەگە یعنی ئەو حاڵەتە کە پێویستەکە لە ناو خێزانەکاندا هەبن بەڵێ وەکو پشگیریە بۆ قسەکەی جەنابەت طبعا خوای پەروەردگار باسیەوەمان بۆ کار لە قورئاندا ئەگەر ئینسانەکان کێشەیەکیان هەبوو فەڕودوه إلى الله والرسول یعنی کاتێک ئەگەر ژن و مێردێک کێشەیەکیان هەبوو کێشەیەکی عایلیان هەبوو گێڕایانەوە بۆ خوا و پێغەمبەر کەواتە ئەلێرەوە بۆمان دەرەکەوێت تەئسیری دین تەئسیری ئاین لەسەر ئاشتی کۆمەڵایەتی ئاشتی ماڵ و منداڵ سەکینەتی ماڵ و منداڵ بڵاوبوونەوەی خۆشەویستی زۆر گرنگە یعنی تۆ زۆر خۆشە ئەگەر ژن و مێردێک کێشەیەکیان هەبوو لەسەر بابەتێک لە بابەتەکان ئیتیفاقیان هەبێت کە هەر کێشەیەکمان هەبوو بگەڕینەوە بە قورئان هەر کێشەیەکمان هەبوو بگەڕینەوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کاتە تەسەور کە کێشەکە بە باشترین شێوە کۆتایی پێدە بۆی چاکترین چارەسەرە بۆیە بەڕاستی دینداری ئینسانی مسلمان زیاتر لەوەیە دەرەکەوێت ئایا چۆن تەعامولەکە لەگەڵ ماڵ و منداڵیدا لە ڕووی عەمەلیەوە ئینسانێک پێنج فەرزە لە مزگەوت بێ بەڵام بۆ خێزانەکەی خراپ بێ ئەمە لە دین حاڵی نەبوو بەچاکی ئەگەر ئینسانێک بە هەموو شێوازێک خوێندنەوەی بۆ دین هەبوو بەڵام نەیتوانی هاوسەرەکەی لێ ڕازی باخر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک وەفاتەکە خێزانەکەی پرسیاری لێکەن ئەفەرمێ کانە قورئانن یەمشی عەلە الأرض يعني قورئانێک بوو بەسەر ئەرزە ئەگەڕا ئەمە وەصفی خێزانێکی پێغەمبەری خوایە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەگەر ئینسانێک لە ژیانی خۆیدا بەو شێوازی پێغەمبەری خوا هەڵسو کەوت بکات لە ماڵدا گومانی تیانە خێزانەکەشی ئاوا وەصفێکە لە دوای مردنی جا بۆیە تۆ تەسەورکەن پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئینسان کاتێک گەڕایەوە بۆ ماڵەوە سەلام لە ماڵ و منداڵی بکات کە بەداخەوە زۆر جار ئێمە سەلام لە دۆستمانەکەین لە هاوڕێ و ڕەفیق و سەرکار و لە خەڵکی مزگەوت و ئەچێنە دەرەوە سەلامەکەین بەڵام هەندێک خەڵک بەداخەوە شەرمەکەن سەلام لە خێزانەکەیان بکەن کە کاتێک تۆ سەلامی لێکە یعنی چی یعنی سەلامەت و ڕەحمەت و سەکینەت بڕژێ بەسەرتە بۆیە تەماشاکە هەلێرەوە جێبەجێکردنی ئاین جێبەجێکردنی فەرمانێک لە فەرمانەکانی خوا کە سەلامکردنە لە خێزانەکەی لە ماڵ و منداڵەکەی لەگەڵ وەردا خوای پەروەردگار بە چاکە بۆ هێنووسرێت یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆی کە چووەتە ماڵەوە سەلامی لە ماڵ و منداڵەکەی کردو سەلامی لە خێزانەکانی کردو جاری وا بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گەڕاوە حوجوراتی خۆی گەڕاوە تەنها لەبەرەوەی سەلامێکیان لێ بکات لەبەرەوەی سەلامکردن خۆشەویستی زیاد دەکات یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی صحیحدا فەرمووی لا تدخلوا الجنة حتى تحابوا ونيا يعني ناشنا باش حتى تؤمنوا ولا تؤمنوا حتى تحابوا أفلا أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم إذن سلام لنێوان هاوسەرەکاندا ئەگەر سەلام لێ ئاشتی بڵاوەکاتەوە بەڵێ مامۆستایەکی کە لەو کاریگەریانەی کە ئەتوانین بڵێن تەئسیری ئاین بەسەر فەردەوە بێ دروستی کات خۆڕەوشت و مامەڵەی جوانە خوای پەروەردگار لە وەسفی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئینەکە لعلی خولق عظیم خۆت لەسەر خۆڕەوشتێکی زۆر جوانی یەکێ لەو شتانەی دین زۆر جەختی لێ ئەکاتەوە مامەڵە و خۆڕەوشتی جوان بەیەکەوە هەڵسوکەوتی جوان بەیەکەوە کە بەڕاستی ئەوە تەنها ئاینە ئینسان وا لێ ئەکا ئیبن قەییم جەوزی قسەیەکی جوانیە فەرمێ الدین هو الخلق فمن زاد عليك في الخلق زاد عليك في الدين
مامەڵەی دین حەسرەکە لە چیە لە خوڕەوشتا ئەفەرمێت کەس لە خوڕەوشتا پێشیایتەوە بزانێت لە ئاینیشە پێشیاویتەوە ئەم با بڵێن خوڕەوشتی جوان و هەڵسو کەوتە جوانە یەکێکێ لە با بڵێن دەرەنجامی خوڕەوشتی جوانەکە ئەو دوو هاوسەرە بە ئاسوودەی و ئارامی بێکەوە بژین. قازێک لە وەبزانام ناوی جنزە لە بریتانیا خوێنمانێ کە لەسەر ئابروچینی یەکێ لە وەزیرەکان لێکۆڵینەوەیەکی سێمانی کرد هۆکاری ئەوە چییە ئەم وەزیرە بەو خۆشگوزەرانی و ئیسراحەتیە تووشی حاڵەتێکی ئابروچوونی ئەخلاقی بووە ئەڵێ هیچ قانونێ قسەی قازەکە بزڵبت بە نەس شتێکی ئاوای هێناوە کە باز لەوەکە ئەڵێ هیچ کاتێک لا يمكن أن يكون هناك أخلاق قانون بدون أخلاق ولا بالضبط قصدي دين لا بدين أخلاق نابه لا يوجد بدون دين لا يمكن أن يكون هناك أخلاق ببيت دين أخلاق برزستنا به أجر أخلاق جنا وبدون أخلاق لا يمكن أن يكون هناك قانون أجر أخلاق الإنسان أخوي نبو بقانون ناتواني الرأي جديد أم وزير بحساب بابندا بلام لقال أهم ليقولينه أو يا أبوي ذلك وتوكا أو أين بإنسان راجري خروجتك جوان مع ملاك جوان كات إنسان هي يعني كمال فلسفة أخلاقي ما هي وكوزانا كان باسيا كان بلام هيج فلسفه واقعينيه بقدر الدين معامله وخروجتي جواني بواقعانه برجسته كردوا لو معامله كجناب باسكر لا معامله پیغمبر خاص صلى الله عليه وسلم لو اvan خان باسكر يعني جوان برجسته كراي خروجتي جوان اين لانسان درستي كات بيله اما هله او راسته اما تاكا او خرابه دو او پیوندیتون دو تولي بيني تاكو بيني خوي پروردگار وجل اياتك ك ومن اعرض عن ذكري فان له معيشه ضنكا هركز بفرماني خواك توشي سختي ونارحتي دنيا أبد بعكس أوانه كاتك حضرتي فاطمة ديت الله بيغمر خاص صلى الله عليه وسلم شكوى حالي خوي بوك على نارحتي وأوي لقال إمام علي قال كسك بوناقري إشي معلوم بوك زور ما عندهم بيغمر خاص صلى الله عليه وسلم تبين أنا أشياء كاتو فرمي اشتكتان بيبلم لهم أمانة الدنيا إسراء بوي إسراحته وحوانه وتندسك خوش بختي تندسك بس الذكر وتسبيحاتي عم بوك أو نجال استغفر الله كانوا نجال يعني جورك لا أسودي باسكات كإنسان بهوي بابن بونو بأين دسي كبيت ايش بابندونه بالذكر وتسبيح لان الروحيه كي اسودبك لان درونيه كي اسودبك تاكو معامليك جوان برجسبك لقال هاوسريا اما فرماني پیغمبری خدا صلی الله علیه و سلم بو هاوسران لجاتی او هم بولا بتابتی اسامه دو سه برنامه رسال روشن کشکای نه خزان بو زور بو ناراحتی بواری ابوری و بواری سیاسی هم کاریگری دروست کردو بلام پابند نبونه بدینه و اکاد ام کاریگری خرابانه رنگ باتوانه اگر کسک پابند به بدینه بین خوی و خوی اودان کردو معامله‌ای کی دیندارانه بک پێموانیە ئەو شتە خراپانە هەمووی ئەو کاریگەریە زۆرە دروستکرد لەسەر ئەمجا ئەخلاق مامۆستایانی بەڕێز ئەخلاق کە باسی کرد أخلاق پیغمبری خوا صلی الله عليه وسلم زور گرنگی پیدا تماشاکە فرمودەیەکمان هەیە يعني مرجنية هر دينداري أخلاق پیغمبری خوا فرمي إذا جاءكم صلى الله عليه وآله وسلم إذا جاءكم ممن ترضون دينه وخلقه أم دواني بو باس كدو پیغمبری خوا طبعا دين بيني إنسان خوي خوايا نوێژەکات شەو نوێژەکات بەڕۆژوە بێت حەجەکات ذیکری خوای پەروەردگارەکە ئەمە بینی خۆت و خوایە دینه پیغمبری خوا حصری نکرد انسانێک دینی تەواو بوو خێزە ئابسەری بنێ وخلوقه ئەخلاق پەیوەندی بینی خۆمان و خەڵکە ئەم پیاوە لەگەڵ خێزانی دا ئەخلاقی چۆنە مەرج نییە ئاهلی مزگەوتە لەگەڵ خێزانی دا ئەخلاقی چۆن لەگەڵ غەزووریدا وانە خەجاری وای کێشەکان جاری وایە ئەم زاوایە لەگەڵ خزمی ئافرەتەکە خراپە بۆیە کێشە ڕۆدات ئاشتی لە ماڵا بەرپانە لە کاتێکدا غەزوور یان خەسوو زانایانی ئیسلام فەرمون ئینسان سێ کەسێ وەکو باوکە بێت تەماشایکە سێ کەس ئەوەی کە وەلەدەنی ئەوەی کە باوکی ئەسڵێتی ئەوەی عەلەمەنی ئەوەی سەهەڕانی کە خێزانی پێداوم ئەگەر ئینسانێک ئەخلاقی وابێکە ئەم غەزوورەش وەکو باوک وایە تەماشایەکات خەسووشی وەکو دایک وایە دەستنوێژی لێ ناشکێ ئیدەن ئەخلاق زۆر گرنگە بۆ ئاشتی ماڵ و منداڵ يعني بۆیە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام تەنها ئیمانی باس نەکردووە تەنها ئەوەی باس نەکردو بینی خۆت و خوا چاکبیتەوە نە خەڵکی وا هەیە زۆر ئاهلی مزگەوتە زۆر ئاهلی نوێژە بەڵام لەگەڵ ماڵ و منداڵەکەیە بەردەوام تەلاق وەکو دەمانچە وایە بەدەستیەوە من خێزانەکەی پێترسێنێ منداڵەکانی پێترسێنێ خۆی ناڕەحەتەکات خەسووی ناڕەحەتەکات دۆست و خزمی ناڕەحەتەکە بۆیە بالفعل ئەخلاق فاکتەرێکی زۆر عەجیبە بۆ ئاشتی لە نێو ماڵ و منداڵدا. ڕاستە فەرمی مامۆستا بەڕێز
ئەخلاقی شەرۆک وتمان سەرچاوەکەی زیاتر ئەگەر بگەڕێنەوە چکە بابەتی بەرنامەکەشمان مەسلەی دینداری مەسلە حاڵەتە دیندارێکی کاریگەریەکەی لەسەر خێزان یعنی ئینسان جاری وا هەیە هەرچەنە خاوەن وجدان و ئەخلاق بێ ئەگەر دیندارەکەی لەگەڵانە بێ زۆرتر بەردەوام نابێت لە ئینە چکە لە ژیان خۆی بریتە لە کێشمەکێشم و تەسادومات و تەحەدیات لە نێوان مەسەلە مرۆڤەکان لە نێوان ئەو ئەرکانەی کە لەسەر شانی مرۆڤەکەیە کە ئێوێ جێبەجێکە زۆر بەی کات مەسەلە ئەم تەحەدیاتانە ڕوبەڕووی مرۆڤە بێتەوە بەتایبەتی لە نمونێ ئەوی کە باست کرد مەسلەی جاری وایە لە خێزانێکی گەورەدا مەسەلە ژن و مێردێکەژی خێزانی گەورە بۆ مانای کە دایک و باوکی یا ئافرەتەکە یا پیاوەکە لەگەڵ یان ناژی ئەمە جاری وا هەیە هەتا جاری وا هەیە خوشکیش لەگەڵ خێزانەکەدا ئەژی بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت ئەرکی خۆی بەرامبەر بە دەوروبەرەکەی هەم مەسەلە ئەو کەسانی کە لەگەڵیدا ئەژین بە مناڵ بێ دایک بێ باوک بێ هەر کەسێکی تر بێ لەنا ئەو خێزان بۆی ئەرکەکانی سەرشانی جێبەجێکە بەڕاستی پێویستی بەو حاڵەتە دینداریە هەیە چونکە کۆتا جار حاڵەتە دینداریەکە ئیرادەی مرۆڤ بەهێزەکە یعنی وای لێ ئەکات ئەم ئیرادە بەهێزیەی بەرەو ئەوەی ئەبات کە ئەرکەکانی سەرشانی ئاسان بن نەک بارگرانی بێ بڵێ بۆ من ئەم کارە بکەم لە پێناوی چیدا یعنی ئەم مرۆڤە بیر لەوە ئەکاتەوە کە کاتی خوای پەروەردگار مرۆڤی هێناوەتە بوون بۆچی هێناوێتێ بوون خوای پەروەردگار خۆی فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون خوای پەروەردگار بۆ عیبادەت مرۆڤەکانی هێناوە بۆ ئەو نەیهێناوە کە کێشمەکێشم و سیراع و مەسەل لە پێناو کۆمەڵێشتی دنیاییدا یعنی تۆ شتە زۆر گەورەکان کە خوای پەروەردگار تۆی بەمەبەست هێناوەتە ئەم دنیاوە تا بگەڕێتەوە بۆ لای خۆی و لە جێ ڕەزامەندی ئەوابی بۆیە ئەبینین کاتێک کە مرۆڤێک حاڵەتە دینداریەکەی تیادا بەهێز بوو ئیرادەی بە قووەتە بێ بیر لەوە ئەکاتەوە خوای پەروەردگار یعنی کارەکانی لەلا ئاسانە بێ بۆ چونکە ئەبینیت خوای پەروەردگار ئەفەرمێ ومن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره يعني هەردوو مسقالە زەڕەیەک ببینیتەوە کەواتە تۆ هەمیشە بە بەردەوامی خۆتە پارێزی لە شەڕەکان بەردەوام لە خێرەکانیشا بەشدار ئەبی ئەمەوە ئەم حاڵەتە ئەمەیە ئەو حاڵەتە دینداری کەوە ئەکات ئاشتی زیاتر بەرقەرار بێ لە ناو خێزانەکاندا هەموو لایەک هەموو تاکەکانی خێزان کاریان بەلاو ئاسان بێ و ئەو حاڵەتە شەیطانی و ئەو حاڵەتە دەرونی کە بەسەر ئینسان ئازاڵە بێ فڕی بداتە ئەولایەوە چونکە ئێمە يعني مرۆڤ خوای پەروەردگار کە کاتی خۆی دروستی کردووە بۆ ئەو دروستی کردەوە چۆن کاتی خوای پەروەردگارە فەرمێ الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا خوای پەروەردگار ئەفەرمێ ئێمە کە کاتێ مردن و ژیانمان دروست کردووە بۆ ئەو بۆچی بۆ ئەوەیە تاقیتان بکەینەوە کەواتە دنیای تاقیکردنەوەیە يعني دارالئیمتیحانە يعني پێویستە کە مرۆڤەکان زۆر ئاگاداری خۆیان بن تاوەکو بتوانن حاڵەتی دیندارەکەی خۆیان بپارێزن بۆ ئەوەی بتوانن ئاشتی ناوماڵ بەرقەرار بێ هەروکو مامۆستاش ئاماژە بێ کاتێک کە مرۆڤەکان ژن و مێردەکان خێزانەکان مشکلەکانیان بردەوە بۆ لای شەریعەتی خوا خوای پەروەردگار خۆی تەنزیمی حیاتی هەموو مرۆڤەکانی کردووە مناڵێک کە کاتێک کێشەی لەگەڵ دایک و باوکیا بێ کە کاتی ئەگەڕێتەوە بۆ لای خوا و بۆ لای فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی بەیانەکە کە ئەبێت مناڵ چۆن بێ لەگەڵ دایک و باوکە کاتێک کە پیاوێک تونند و تیژە بێ بەرامبەر بە خێزانەکەی هیچ ڕە و پێشنیارێکی وەرناگرێت کاتێک کە ئەم پیاوە چۆنەڵی بە هەموو شێوازێک ئازاری جەستە و ڕۆح و لانی دەرونیە مافرەتادا کە کاتی ئەگەڕێتەوە بۆ لای خوا خوای گەورە يعني بأمانة ئافرەتی داوەتە دەست پیاو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆتاشتی لە حەجەت الوداع ئاماژەی بۆ کرد کە ئەبێت استەوصوا بالنساء خەیرا يعني ئامۆژگاریتانەکەم بەوەی کە لەگەڵ خێزانەکانتانە چاک بن لەگەڵ ئافرەتە نەک هەر خێزان جاری وای مەرجنی هەر خێزان بێ خوشکە کەسوکارە يعني لەگەڵ ئافرەتە بە جوانترین ڕەوشت بکەن یان کاتی خوای پەروەردگار فەرمێ یان لەگەڵ یانە بژین لە ئاەتەکە کە ئەفەرمەیان بە ئیحسانەوە بژین ئەو تەسریحم بە ئیحسان
یان بە جوانترین مامەڵەیان لەگەڵا بکەن یا ئەگەر نەتان توانی نەژین لەگەڵیانە یعنی ئەو کاتە جیا ببنەوە بە شێوازێک کە بتوان ئەمەیە خوای پەروەردگار تەنزیمی حیاتی ناو خێزانی کردووە و ئەم خێزانش بەردی بناغی کۆمەلگایە لە ئاشتی خێزانەوە ئەچێ بۆ ئاشتی کۆمەلگا بۆیە خوای پەروەردگار زۆر ئێحتیمامی بە ئاشتی ناو خێزان داوە و حەق و مافی هەموو لایەکی دەستەبەر کردو بۆی بتوانن ئەوە بکەن بەڵێ وڵا دەستخۆشی لێکم ئەوەخەم دیارە ئێستا ناو بڕێکمان هەیە دوای نەوڕۆکەینەوە بۆ تاواکردنی بابەتەکەمان دەست ناوخۆش دووبارە سڵاوتان لێ ببینەران دێنە وڵاتان بۆ تاواکردنی بەرنامەکەمان دیارە وەک زیاتر لە قسەکان ڕوون بووە بۆمان دەرکەوت کە کۆمەڵە هۆکار و فاکتەری زۆر هەن لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کە پابندبوون پیانەوە کە ئاشتی و ئاسوودەی لە خێزانە زیاتر بەردەوام بێت یەکێک لە لێکۆڵینەوەکانە خوێنمەوانێ کە باز لەوە ئەکات کۆمەڵە فاکتەر هەن بۆی کە ئینسان هەست بە خۆشی و ئیسراحەت و حەوانەوە بکات کە لەوانە باز لەوە کە دەوڵەمەندی خۆشگوزەرانی پێشکەوتنی مادی ئەوەی لە حەزارەت و شارستانی ئەمانە هەمووی هۆکارن بۆ خۆشبەختی بەڵام لێکۆڵینەیەک باز لەوە کە ئەڵێ پێشکەوتوترین وڵات لە ڕووی مافی مەدەنی ینی لەوەی کە ماف بە تەواتی بەرجەستەکراوە باز دەستوی دەکات و خۆشگوزەرانیش باز لە نیویۆرکەکە ئەڵێ دوو وڵاتن کە زۆرترین خۆشگوزەرانی و پێشکەوتنی مادی و حەوانە و ئیسراحەتی تیا مافی هەموو کەس دابین کراوە کەس ترسی بەتایبەتی لە سوید کە کەس ترسی مافخورانی نییە ئەوەی پەکەوتەی ئەوەی خێزانە و هاوسەری باڵێن خراپ هەموو ئەمانە مافیان بە قانون پارێزراوە بەڵام لێکۆڵینەوەکە بازەوە کە زیاترین ڕێژەی خۆکوشتن و نائاسوودەی و نائارامی لەم دوو شوێنایە بازەکات بەتایبەتی باز لە سوی دەکات کە ئەڵە بە حساب چەند مافی مرۆڤ پارێزراوە بەڵام زۆربەی خەڵق یەسی تووشی یەس و ئەوە بووە ئەمە گەڕێتەوە و لێکۆڵینەوە باز ئەوە کات بەمەیەکە ئەو پەڕی خۆشگوزەرانی هەبێ ئەو پەڕی لایانی مادی خەڵق ئیسراحەت و حەوا بێتەوە بێخەم بێ لە ڕووی مادیەوە بۆ ئەبێ بیت لە خۆکوشتن بکاتەوە بۆ هەست بە نائارامی بکات لەگەڵ خێزانەکە بۆ حەز بە حەوانەوە نەکاتەوە لێرە باز لە غیابی لایانی ڕۆحیەکات کە ئەمە یەکێکە لە فاکتەرە سەرەکیەکانی کەوا ئاکات خێزانی پابند بوو بە ئاینەوانێ بۆ مەرجەی ینی ئاستی پابند بینی خۆی و خۆی ئاوادان کردێتەوە لەگەڵ سەرەکەی ئەو بەو جۆرەی کە باسمان کرد پێشتر لە ڕووی مامەڵەیەکی دیندارانە بکات جۆرێک لە حەوانەوەی ڕۆحی دەستکەوتووە کە ئەمەش هۆکارێک و فاکتەرێکی سەرەکیە یعنی ئەو کەسە دائیمەن قەناعەتی هەیە بۆ ژیانەی خۆی ئەگەر فەقیریش بێ ئەگەر نەبووش بێ ئەگەر با بڵێن مناڵی نییە کۆمەڵە خانووی نییە کۆمەڵە گرفتی زۆری هەیە بەڵام لەبەرەوەی لایەنی ڕۆحی ئاسوودەیە بیر لە خۆکوشتن ناکاتەوە بیرەوە کاتەوانێک کە ئەم ژیانێکی کەی هەیە کە دنیای ئەو دنیایەتی بەتەمای حەوانەوەی لای ئەوەیە لە قورئانە باس کراوە کە ئەوانەی کە لە کەسی چاکن لەگەڵ هاوسەرەکانیانە لە قیامەتا بەیەکەوە بێت کەواتە ئەڵێ گەرم ژیانەشم ناخۆش بوو ژیانێکی حەواوەتر و حەساوەتر هەیە کە لای خوای پەروەردگار پاداشتی ئەمە وەرەگرم ئەوە یعنی یەکێکە لە فاکتەرە ڕئیسیەکان کە باز دەوە ئەکرێ کە ئاسوودەبوونی لایەنی ڕۆحی و هەستکردن بە قەناعەت ئەسکردن بەوەی کە تۆ ئەوەی کە خوای گەورە پێی بەخشیوی شتێکی باشە خوا تۆی خۆشەوێت تۆ کەسێکی شوێنت خۆشە ئەگەر ئەم دنیاشت ناڕەحەتی تیا بێت خوای گەورە بۆت قەرە بووە کاتەوانێ پاداشت دەدایاتەوە و نەتیجەی ئەم مامەڵە چاکانەی دنیاش بە هەمان شێوە پاداش وەرەگریتەوە هۆکارێکی سەرەکیە ئەوەی کە خێزانی پابند بوو بە ئاینەوە دوورە لە کێشە گرفت لەگەڵ هەموو قورسایی ژیان و ناڕەحەتیەکانی ژیانە بەتایبەت کە بازەکرێت لەو کۆمەلگانە خێزان قورسایی زۆر کەمی لەسەر مناڵە بێت یەکسەر لە ڕووی مادیەوانێ مەبلەغێکی باش پارەی بۆ دابی نەکرێت کێشەی تەندروستی نییە لە ڕووی زمانی صحی هەیە بەڵام لە ڕووی ڕۆحیەوە هەست بە ئاسوودەی ناکات بەڵام خێزانێکی دیندار لەگەڵ ئەو هەموو گرفتە نەی هەیە کە کاتێک خێزانی دیندارە الحەمدوللا مناڵ زیاترە ینی زۆربەی لێکۆڵینەکان باز دەکە لە وڵاتانی شەرقا ڕێژەی مناڵ بوون زیاترە کەواتە گرفتی خێزان زۆرترە ئەوەی کە قورسایی لەسرە و لایەنی هەژاری زیاترە کێشەی لایەنی صحی و تەندروستی زۆر زیاترە کەس ژیانی دابین نیە کەس نازانێت ئەمڕۆ لە عێراق کەس نازانێت سبەینێ چی بەسەرێ چونکە هەموو ڕۆژە گرفتی تازەیەتە پێشەوە ڕۆژە داعش و ڕۆژە شەڕیکێ و ئەوە لە سووریا وەزع ئاڵۆسرە بە کاریگەری بۆ عێراق و ئەمانە هەمووی کێشەی گرفتی بەردەوامن بەڵام ئەگەر خێزانێک پابند بێ بە ئاینەوە ئەم گرفتانە کاریگەری لەسەر ڕووی دەرونی ناکات و ئاسوودەیەکەی ناو خێزان کارڕاتەوە بەردەوامە بێت ئایا ئەمەش مامۆستا لە ڕووی دینیەوە چۆن طبعاً ئێمە ئەگەر تەماشا بکەین ئەو شتانەی ئەبنە هۆی ئەوەی کە کێشە بۆ ماڵەکان دروست بێ لە نێوان هاوسەرەکانە دروستێ زۆرن ئەمڕۆ زۆرن مەسەلەن یەکێک لەوانە بۆ نمونە قەناعەت نەبوون وەکو جەناب باسی کرد بۆ ژیانی کە خۆی ئەژیتایە یعنی خەڵکێک طبیعەتی وایە کە قەناعەتی بە هیچ نییە
ئەگەر خانوویەکی بێ حەزی لە خانوویەکی ترە باوەڕ بکەن من لە کێشەی تەلاق هابوومە لەسەر گۆڕینی مۆبایل لە ئایفۆن 4 بۆ ئایفۆن 5 تەلاقی وەرگردووە یعنی لەسەر گۆڕینی مۆبایل کە تۆ قەنەعەتت نەبێ بە مۆبایلی کە لای خۆت بۆ تەلاق داوە 4 مناڵی جێهێڵاوە ئەمە بەڕاستی ئەمە قەنەعەت نەبوون کە جەنابەت باست کرد بالفعل نەبوونی قەنەعەت کێشەکان زیاد دەکات بۆیە قەنەعەت بوون خۆ ئاسوودەیی بە دەوڵەمەندی نییە ئەگەر دەوڵەمەندی سەرچاوی ئاسوودەیی خێزان بواە ئەبواە ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاسوودەیی تیان نەبووە چونکە هیچ دەوڵەمەند نەبووە زۆر هەژار بووە ئاگر لە ماڵانە نەکراوەتەوە مەسەلەن بە چەندین مانگ بۆیە خاڵێک لەو خاڵانەی کە شەریعەت داوا لە ئینسانەکانەکات کە ئینسان قەنەعەتی هەبێ یعنی قەنەعەتی بۆ ڕزق و ڕۆزی هەبێ کە خوای پەروەردگار بۆی نووسیوە ئەم لایەنش بەلایەنی ڕۆحی ئەبێ بەڕاستی یعنی پەیوەندی بە ڕۆحەوەیە پەیوەندی بە گیانی مادیەوە نییە ئینسان ئەگەر لەلایەنی ڕۆحیەوە باوەڕی وابوو کە ئەمەی خوای پەروەردگار پێی داوە ئەم ژوورەی خوای تەعالا پێی داوە ئەم مێردەی کە خوای تەعالا ئەم هاوسەرەی خوای تەعالا پێی داوە هەر ئەوەندە ئەتوانێت لە بارایەتی بۆ دنیا ئەو ئینسانە قەناعەتی وابێ باوەڕی بەوە هەبێت کە ئەمە قەدەری خوای پەروەردگارە هێدی کێشە دروست ناکات لە ماڵە خاڵێکی تر لەو خاڵانەی کە زۆر گرنگە هاوسەران لە نێوان خۆیاندا بۆ زیاتر بڵاوبوونەوەی خۆشەویستی ئاسوودەیی خێزانەکانی کە شەرعیش داوایەکە لە ئینسانەکان ئەوەیە یەکتری بخوێننەوە هەنی قسەی یەکتری وەرگرن ئاگایان لە ڕەئی یەکتری بێ ناکرێت مێرد لە ماڵدا بە شێوازێک تەماشای خۆی بکە کە هەموو شتێک لەژێر دەستی خۆیەتی بە شێوازێک تەماشای خۆی بکە کە بە هیچ شێوازێ نابێ پرس و ڕا بە ئافرەت بکرێت ئافرەت لە ماڵدا و پیاویش لە ماڵدا بە هەمان شێو ئافرەت لە ماڵدا ئەگەر وا حیسێب بکە کە ئەمە تەنها ئالەتێکە بۆ چێش لێنان و خزمەتکردن وەکو ڕۆ بۆ تێ تەماشایەکرێ ئەو ماڵە بەڕاستی ئاسوودەی ڕووی تێ ناکات پیاویش بە هەمان شێو ئەگەر تەماشا بکات ئافرەت وەکو ڕۆبۆتێک تەماشای ئەم پیاواکات قسەی لێ وەرناگرێ تەنها بۆ لێسەندنی پارە ئەگەڕێتەوە بۆ لای ئەوە ئاسوودەی لەو ماڵەدا بەڕاستی بەرجەستە نابێت بۆیە ئیمامی عومەر تەماشاکە تەنانەت لە بابەتێک لە بابەتەکاندا دێ پرس و ڕا بە خێزانەکەیەکە لەگەڵەوەدا ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئێمە کاتێک لە شاری مەکە بووین بەسەر ئافرەتان مەنەزاڵ بووین بەس هاتوونەتە شاری مەکە ئافرەتی ئەنسار هەمویان بەسەر مێردەکانە نێزاڵ بووین ئەوە من بەسەراتەوە ئەمە من بەسەراتەوە گلەی کردووە لە حاڵی خۆی لەگەڵ ئەوەشدا ئیمامی عومەر کاتێک ئەچێتە دەرەوە بە کۆڵانەکانی شاری مەدینەیە ئەگەڕێ گوێی لە ئافرەتێک ئەبێ شعرێکەڵێ شعرێکەڵێ کە بەڕاستیەوە شەو گاردوور و درێژە و مێردەکەم لە ماڵ نییە و چۆن ڕۆژ بکەمەوە ئیمامی عومەر دێتەوە لە خێزانەکەی پرسێت ئەفەرمێ باشە ئافرەت چەندە پرسوڕای پێکات چەندە بەبێ پیاوی داراکە ئەڵێ 4 مانگ ئەڵێ دە ئیدی نایاڵم یەک جاری تر کەسێک ئاڕوا بۆ جەنگ و جات لەوەندە زیاتر لە دەرەوە بێ ئەمە مەبەستم چی بۆ مەبەستم پرسوڕا و مەشوەرەت بۆیە هەر ماڵێک ئەگەر مەشوەرەتی تیانە بوو لە یەکتر یانی چی تایە ئەگەر مێردێک سەردانێک بوو بازاڕێک بوو کڕینی شتێک بوو تەنانەت شتێکی زۆر بەسیط بوو پرسوڕا لەگەڵ خێزانیدا بکە بەداخەوە زۆرێک لە ماڵەکان باسی ماڵی کەسێکەکەم کە ئالی مزگەوتە کە ئالی نوێژە کە بە حیساب خۆی بە ملتەزیمترین کەس ئەزانێ بەڵام ئامادە نییە بۆ بابەتێک لە بابەتەکان پرسوڕا بە خێزانی بکە ئامادە نییە ڕەئیەکە خۆی هەیەی بیگۆڕێ بە فکری خێزانەکەی ئەمە بەڕاستی حیساب نەکردن بۆ یەکتری کێشەکان زیادەکە حیسابکردن بۆ یەکتری کێشەکان ئەوەندەی تر باشەکە سەبرکردن و ئارامکردن یعنی سەبر کاکە هەموو لایەکە زانن ژیانی هاوسەری کۆمەڵی کێشەی تایە بەگوڵ نەچێنراوە بەگوڵ نەچێنراوە کۆمەڵی کێشەی تایە بەڕاستی کۆمەڵی مەینەتی تایە لە سەرەتاوە من بۆ مناسبەیەکە چم بە هەردووشیانەڵە مەڵم ئێستا ژیانتان خۆشە هێشتا نەهاتوونە پیاوەکە نەهاتۆتەوە چێشت حازر نەبێ و چێشت بێ خوێ بێ و ئافرەتەکەش بەنیازی علاگەیەک بۆ بێنێتەوە مێردەکەی نەیەنات ئەمە پێویستی بە سەبرە ئەم ژیانە پێویستی بە سەبر و ئارامکردن ئەبێ هەردوو لایەن بەڕاستی سەبریان هەبێ بەرامبەر ئەو ناڕەحەتیانەی کە دێتە ڕێیان جاری وایە مێردەکەی خێزانەکەی لە کاتی نەخۆشیدایە بەڵام دەمیوان لەگەڵا دێتەوە ئەگەر ئەو ئافرەتە سەبری نەبێ بەڕاستی ژیانیان تێکەچێت بە عەکسی شەوە بەڕاستی مامۆستا یعنی زیاتر ئەوە ڕوو نەبێتەوە کە مەسەلەیە کاتێک کە مرۆڤ چۆنڵی پەیوەندی بەخواوە بەهێز بوو هەمیشە ئەو
ئەو ئەرکانەی یاخود ئەو شتانی کە لە ژیاندایە ئەو کێشانی کە لە ژیاندایە تە ڕێگەی بەڕاستی کێشەکان شتەکان ئەگۆڕێن بۆ شتی زۆر بێنرخ و بێن هەر لەوەی جەنابتەوە کە باسی قەناعەت ینی بەڕاستی ئەگەر ئێمە سیرکەین کاتێک کە مرۆڤ پەیوەندی لەگەڵ خوا بەهێز بوو قەناعەتی زیاتر لەلا بەقووەتە بێ ئەو کاتە ڕازیە بۆ بەشەی کە خوای پەروەردگار پێیاوە ئەو قەناعەتی بەوە هەیە کە ڕسق لە لای خوایە کە کاتێ زانی ڕسق لای خوایە و هاوسەرەکەی هیچ شتێکی بەدەستەوە نییە مەتالیبەکانی خێزانی جێبەجێکە بەڕاستی ئەو کاتە یعنی زیاتر قەناعەتی زیاتر بە و حاڵەتێکی تریش هەیە ئەوەیە کە مەسەلەی ئینسان هەر کاتێک پەیوەست بوو بەخواوە چۆنەڵی زیاتر لە خوا ئەترسێ یعنی ئەو ترسان لە خوایە بەڕاستی وا لە مرۆڤ ئەکا لە ڕووی دەرونیەوە پڕ بێت لە کۆمەڵێک خۆڕەوشتی نمونەی لە ئینسانە یعنی ئەم خۆڕەوشتە نمونەیانە وا لە مرۆڤەکە کە زیاتر هەم بەرامبەر ڕائەکێشێ هەم کاریگەری زیاتری ئەبێ لەسەر دەروون هەم ئەرکەکانیش لەسەر شانی خۆی بە سادە و ساکار بەڕاستی ئەزانێ بۆیە بەڕاستی ئەبینین هەمیشە ئەو کەسانەی کە دڵیان لە لای خوایە هەمیشە دەرونیان تێرە یعنی کەسێکی وانین کە بەرچاوتەنگ بن بڵێن لە برسا ئەمرین بڵێن ئێمە مەسەلە لە بەردەم هەموو کێشە و گیر و گرفتەکانی ژانە شکستمان پێێنە بۆ کە کاتێک ئەبینی بۆ نمونە توندوتیژیەک کە لەسەر مەسەلە هاوسەرێکە بێ لەسەر کچێکە بێکە لە ناو ماڵە یاخود لەسەر پیا و یعنی ئێستا لەم ڕۆژگاری ئێمەشە یعنی ئەوە وای لێ هاتووە کە ئەبینی یعنی توندوتیژەکان هەموو لایەکی گرتوێتەوە سەرەکەی حکوومەت نیشتیمە هاوڵاتەکەی خۆی ئەچەوسێنێتەوە لە خێزانە بە هەمان شێوە ژن مرد ژن ئەمانە ئەبێ کە ئەبینی سیرێکی ئەم حاڵەتە توندوتیژیانە کە لە ناو خێزانەکاندا زیاتر بربڵاوە بێتەوە ئەبینین ینی ئەگەر نمونەیەک بێنمەوە بۆ حاڵەتی توندوتیژی کە دین چەند کاریگەری هەیە لەسەر کەمکردنەوەی توندوتیژەکان یەکێک لە ئامارەکان ئاماژە بەوە ئەدا ئەڵێ هەمیشە مەسەل ڕێژەی کوشتنی ژنان لە نێوە یعنی لە خەڵکی مولتەزم و دیندار بە دوورە هەمیشە ئەو خەڵکە چەک بەدەست و نامولتەزیمانن کە لەخوا ناترسن چکە کاتێکە مرۆڤ لەخوا ترسا ئەزانێت تۆڵی کوشتنەوەی ئەبێ بکوژرێتەوە ئەزانێ لە ڕۆژی قیامەت تا شوێن و مەقعدەکەی بریتێ لە ئاگر یعنی بۆیە خۆیە پارێزێ لە شتانە بۆیە ئەمە حاڵەتێکە کە مرۆڤ ئەپارێزێ لەو توندوتیژیانە وای لێ ئەکا کە مرۆڤی دیندار هەمیشە لەخواوە نزیک بێ لەخواوە بترسێ و حاڵەتێک هەیە ئەویش ئەوەیە یعنی بەڕاستی ئەساسی هەموو شتەکان مامۆستای بەڕێت یعنی ئێمە باز لەوە بکەین چۆن بتوانین دینداری لە نێو خێزانە بەرپا بکەین یعنی خۆمە حاڵەتێکە ئەساسی هەموو شتێک و چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر کەسێک ئەگەر سەرکەوتوو نەبوو لە هەڵبژاردننی ئافرەتێکی ئیمانداردا ئەوە دەست بەتاڵە بەڕاستی کاتێک بۆ ئەو تەریبەتە کە ئەگەر دینەکە دەستی چوە بەخێرە پێچەوانەکەی ئەوەیە کە ئەگەر ئەوەی هەڵ نەبژارد و حاڵەتە ئیمانەکەی دەست بەتاڵە بێ تێگەی دەستی ناچێ بەخێرە بۆیە حاڵەتێک هەیە ئەبێ ئێمە ئاگادار بین ئەسشوکە ئافرەت هەم بە نسبەت ئافرەتەوە هەم بە نسبەت پیاوە ئەبێ پێش ژیانی هاوسەرێتی کەسێک هەڵبژێرن کە کەسێکی دیندار بێ کەسێک بە ئەخلاق و ڕەوشتی ئیسلام و دینداری تیادا بێ یعنی کەسێک نەبێت کە هەر مەسەلەن مرۆڤێکی مسلمان چووکە فەرق لە بینی دیندارە و کەسێکیش کە مسلمانە فەرقیانەیە دینداری ئەوەیە کە لە ژیانی ڕۆژانەدا چی خوا و پێغەمبەری خوا داوات لێکە جێبەجێکی چی داوا لێ ئەکا کە چی نەهید لێکە تۆ ئەبێ دوور بکەیتەوە لێ بۆی ئەو حاڵەتە بەڕاستی هەڵبژاردننی هاوسەران هەر یەکەیان بۆ یەکتری بەڕاستی حاڵەتە ساڵحەکەی بەڵام زۆر بەداخەوە ئەبینین لە ڕۆژگاری ئەمڕۆدا یعنی ئەوەی بە هەند وەرەگیرێ حاڵەتە جوانی و نەسەب و ئەمانە خۆ ئەمانە حرام نین ئەگەر بێت و لەگەڵی شادینداری هەبێ یعنی ئەگەر بەڵام نەک فەزلی هەموو ئەو شتانە کەسێکی دیندار نەبێ پیاوەکە دیندار نەبێ بەس حاڵەتە جەمالەکەی ئافرەتەکە هەڵی بژێرە حاڵەتە دەوڵەمەندەکەی حاڵەتی نەسەب و حەسەبەکەی هەڵی بژێرێ لە کۆتا جارە ژیانی ناوخێزان خراپتر ئەبێ چونکە ئەم دایک و باوکەیە سیرەکەی مناڵ ئەخەنەوە ئەم مناڵ سەیری ڕەوشتی دایک و باوکەکە مناڵ سەیری هەڵسوکەوتی باوکەکە بەڵام گیۆ لە دایکەگرێ یعنی بزانە چ کاریگەرێکی یعنی هەردوو لایەن چ باوکو چ دایک کاریگەری گەورەیانە بێ لەسەرەوەی کە مناڵ چۆن پەروەردە بکەن یەکێکیکە لە با بڵێن
خاڵە گرنگەکان بۆ کە ئاینی پیرۆزی ئیسلام وای کردو ئاسوودەیی بەرقەرار بێ ئەوەیە خی پەروەردگار زۆر داوای معاملەی جوانمانێکە عاشروهن بالمعروف یعنی مامەڵەی جوان لەگەڵ خێزانەکانتان بکەن خی پەروەردگار بە ئەمری فەرمێ لە چەند ئاەتی کشامە دوو پاتە کراوەتەوە لەم ئاەتە فەرمێ عاشروهن بالمعروف إن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا تەنها دەگەر خۆشیشتان نەویستن لە ناخی دڵەوانێ لەوانەیە یەکێک خۆشتان شتێک پێتان خۆش نەبێ پێتان و ناڕەحەت بێ بەڵام خی گەورە خێری تێ بخە یعنی خی پەروەردگار لەم حاڵەتەشە داوای یعنی مامەڵەی جوانەکات ئەگەر لەگەڵ خێزانەکە مامەڵەی جوان کە ئافرەتەکە لەگەڵ هاوسەرەکە مامەڵەی جوان بکات یەکێکە لەوانە یعنی یەکتر قبولکردن بە نوقسانیەکانەوە بە کەم تەرخەمیەکانەوانە یەکتریان قبول بێ ئەم دوو کەسە خی پەروەردگار زۆر داوای لێخۆشبوون و ڕقوقین خواردنەوە ئەکات کە ئەمەش هۆکارێکی کێ لەوەی لە ماڵە دەنگە و هەرا و کێشە و گرفتی گەورە دروست نەبێت ئەم دوانێ دایمە خەریکی ئەوە بن ئەو ڕق و تووڕەبوونەی کە هەیەە جاری وایە تووڕەبوونەکە لە دەرەوەی قورسایی دەرەوەی جاری وایە لە ناو ماڵیشایە ئەم کەسە بتوانێت خۆی بخواتەوە تووڕەبوونەکەی بخواتەوە خی پەروەردگار لە قورئان ئاماسیەکە والكاظمين الغيظ والعافين عن الناس جاکە تۆ لە خەڵک خۆش ببی ئەولاترەوەی کە لێت نزیکترە لە هەموو کەس زیاتر خێزانەکە تا ئەولاتر کە لەم خۆش ببی خی پەروەردگار داوای ئەومان لێکا کە چی بین کەسێک بین ڕق و قینەکانمان بخۆینەوە دای مرکێنینەوە و لە خەڵک خۆش بین لێ خۆشببوون زاڵ بێ بەسەر تووڕەبوونەکانمانە کەواتە هاوسەرانی ژەگەر لێ خۆشببوون بەرقەرارکەن ئەگەر مامەڵەی جوان بەرقەرارکەن یەکێکیکەی لە هۆکارە گەورەکانی ئاسوودەی خێزان لەبەرەوەی گەیشتونەتە چەند دقیق کۆتایی بەرنامەکەمان حەزەکەم هەردوولاتان هەوڵ بن ئاخر قسەکانتان لەسەر ئەم بابەتە بکەن بۆی کۆتایی بە بەرنامەکە طبعا ئەو ئاەتی کە خوشکە ئاوان خوێندیەوە خی پەروەردگارە فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون يعني بو عبادة إنسان كانوا جنو كان من ناردو طبعا عبادة خلقك زور بحالة لحالي بو عبادة وازانه تنها نيوشكردن وزكاة وحاجة طبعا نيوشكردن أجر بالرجاء سطح حسابي كين لا عبادته لجياني إنسان ده لصدا بينجي كاتبات كما تخوي تعالى هر أوين صار بينجي نايت يعني نيوشكردن لصدا بينجي كاتبات الروج وقردن بالرجاء صديق ويكينو لصدا هشتو نيو كاتبات زكاة لسطا دونيوة كوات عبادة درونية يعني عبادة شاكبون لقل خيزان ولقل مالو من دالا أو بشيك لعبادة براستي بوي بيغمبري خوا عليه الصلاة والسلام كامكو تاقصي من براستي أو بيت كهاو سران حول درشتيك بكن كي يكثري بير هەردوو کیان پێی ڕازی بن پیان خۆش بێت یعنی ئەم هاوسەرە کارێک بکە کە مێردەکەی پێی خۆش بێ نە کارێک بکە ڕقی لێ بێت ئەمیش بە هەمان شێوە کارێک ئەزانێ ئەو ڕقی لە کارێکە ئەنجامی نەدا ئاشتی ماڵ بەوە دێتەوە بەڕاستی پێغەمبەری خوا وا بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بوخاری داهاتووە ئافرەتێکی فارسی دراوسیان بووە هاتۆ فەرموویەتی پێغەمبەری خوا مەرگەیەکی خۆشم کردو پێم خۆشە داوەتت بکەم پێغەمبەری خوا فەرمووی ئەی عایشە فەرمووی بە ئەو نێت جارێکی تراتەوە فەرمووی پێغەمبەری خوا مەرگەم کردو پێم خۆشە داوەتەکەم فەرمووی ئەی عایشە فەرمووی بە ئەو نێت جاری سێم هاتەوە لە فەرموودەکە داهاتووە فەرمووی مەرگەیەکم کردەوەی پێغەمبەری خوا داوەتەکەم فەرمووی ئەی عایشە فەرمووی بابێ فەرمووی دەی پێکەوتی تەماشاکە ینی ویستوێتی ڕازیکە پێغەمبەری خوا حەوڵی داوە ینی لە ژیانیدا شتیشی لەبیر نەچوەتەوە بۆ ئەوی بەرامبەرەکەی دڵخۆشکە عایشە فەرمێ کاتێک کە من لاواز بووم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جێشەکەی بەڕێ کرد هاوڵەکان فەرمووی ئەوە بڕۆن من و عایشە دوایی دین ئەفەرمێ کە جێشەکە دوورکەوتنەوە فەرمووی عایشە بە مسابقە بکەین ئەڵێ مسابقەمان کرد لە پێغەمبەری خوام بردەوە دوای چەند ساڵێ لە بیرم چووەوە کە مسابقەمان کردەوە منیش قەڵەو بووم عایشە فەرمێ قەڵەو بووم ئەو کاتە پێغەمبەری خوای زانی ئێستا ناتوانم لێ بەرمە فەرمووی عایشە بۆ نای ئێستا مسابقەیە بکەین ئەفەرمێ مسابقەیەک من فەرمووی عایشە ئەمە بۆ جاری پێش کە لێوە بردمەوە تەسەور کە ئەمە مەبەستم چی بوو مەبەستم ئەوەیە کە شتێک بکەن کە هەوڵدەن دڵی یەکتری خۆشکان ینی سەرنجی یەکتری ڕاکێشن هاوسەرەکان ماڵەکان بەڕاستی بەوەی خۆشگوزەرانی ڕوویانتیەکە کە دڵی هەردوو لایەن خۆش بێت بۆ ژیانە ئەگەر نا ئەو ژیانیان خۆش نابێت بەڵێ وەڵی من یەکشت بەلامەوە زۆر گرنگە ئەوش ئەوەیە حاڵەتی دینداری یعنی مرۆڤ لە نائومێدی دوورە خاتەوە یعنی زۆربەی کات مەسەلە هەرۆکو باسمان کرد لە ناو خێزانەکانە یعنی هەر ئەوە نییە مەسەلە ژیانی خێزانی بە گوڵ و بە مەسەلە کۆمەڵێ قسەی باق و بریق و شتانە بەڵکو هەمیشە بەرکەوتە یعنی لە بەردەم شتەکان کێشەکانە دێتە بەردەمن
بۆیە کە کاتێ مرۆڤێک دیندار بوو هەم پیاو بێ هەم ئافرەت بێ بەڕاستی ئەو حاڵەتە دینداری وای لێ ئەکا ئومێدی زیاتر تیادا بە قوت بکە چونکە ئێمە من هەروەکو ئامۆژگارێکیش بۆ ئەو کەسانەی کە ئەبینی پەنا ئەبەنە یعنی کە کاتێ لە کاتی ڕوبەڕووبوونەوەی کێشەیەک سیرەکەی بۆ تۆڵەکردنەوە مەسەلا هاوسەرێکە ئیتر چ پیاو بێ چ ژن بێ ئەبینی کە کاتێ بە تەبیعەتی ئافرەتەکە ناگونجێ پیاوەکە یاخود بە پێچوانەوە تێبینی ئەوەکەی کە کاتێ مەسەلە ئەم پیاوە هەڵناسێ بە هەموو ئەو شتانی کە ئەم ئافرەتە حەزەکە مەسەلە هەروکو مامۆستا باسی کرد مشاوەری پێ بکرێ هەروکو ئەوی کە مەسەل لەگەڵ یا باش بێ نەفەقەیەکی ڕێکوپێک و ژیانێکی چۆنڵی خۆشگوزەران بوو ئەم ژنە بەڕاستی حاڵەتێکەیە حاڵەتە دینداریەکە ئەگەر ئەبێت سەیتەرە بکە بەسەر ئەوەی کە پەنا نەباتە بەر ئەوەی کە بۆ تۆڵەکردنەوە لە مێردەکەی پەنا بەرێتە بەر حرام وەکو چی وەکو مەسەلە خیانەت لە مێردەکەی بکە وەکو بە هەدەردانی ماڵی مێردەکەی وەکو مەسەلە خۆکوشتن زۆربەی کە جاری وا هەیە ئەو ناومێ دەبێت لە ژیان ئەگەر ئینسان ئیماندار بوو پەنا ناباتە بیر ئەکاتەوە لەوەی خاڵقێک هەیە لەسەر و هەموو ئەم کەون و کائیناتەوە لەسەر و دڵی هەموو مرۆڤەکان بەدەستخوای پەروەردگارە بۆیە ئەبێت لەو حاڵەتە ئەگەر حاڵەتە دینداریەکەی تیادا بەقوت بوو پەنا ئەباتە بەرخوا هەمیشە ناومێد نابێ بەڵکو ئەزانێ ئەو حاڵەت ئەو ناڕەحەتیانەشی کە هاتۆتە ڕێگەی هەمووی بە ئەجر بۆ ئەنووسرێ هەمووی پاداشتی گەورە لە لای خوا وەرەگرێ چکە پاداشتی سەبر یەکێکە لەو کردوانەی کە کاتێک لە ناو قەبرە دێ بە فریای ئینسانەوە ئەویش چییە کاتێکە ئەفەرمێ مەسەلە نوێژ لای ڕاست و ڕۆژ و لای بڵێن سەبر یەکێک لەو شتانەیە کە لەو عمالانەیە کە بەسەر هەموو لاشەیدا بڵاوە بێتەوە پارێزگاری لێ ئەکا لە عەزابی قەبر بۆیە بەڕاستی ئەمە گرنگترین شتە کە مرۆڤی دیندار بەڕاستی نابێت ناومێد بێ لە بەرامبەر بەخوای ئەگەر ناومێدیش بوو لە دنیادا بەرامبەر بە دەور و بەرەکەی بەڵێ باشە دەسان خۆش بێ لە بەرەوەی کاتی بەرنامەکەمان تەواو بووە بینەرانی بەڕێز سوپاس بۆی گوێگرتنتان هیوادارین توانی بێتوان وەکو پێویست بەرنامەکەمان ڕۆ بێتەوە دەستخۆشی بۆ مامۆستا و بۆ هاوکارم ئابان خان خواتان لەگەڵ دەستان خۆش بێت.